لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، لسرتاي ساڵێکی هجری داین دکتۆر یوسف قەرزاوی لە یەکێک لە قسەکانیدا دەڵێت پێویستە ئینسان لەسەری ساڵدا دوو هەڵوەستە بکات. یەکەمیان لەسەری هەر ساڵێکدا ئینسان لە خۆی بپرسێت ئەو ساڵەی کە ڕۆیشت و ڕابرد ئایا ئینسان چه چاکەیەکی تۆمار کردووە کە شانازی پێوە بکات، چه سەروەریەیەکی تۆمار کردووە، و هەروەها ئینسان چه خراپەیەکی کردووە. ئەگەر ئینسان چاکەی کردووە، حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکات و لەسەری دامەزراو بێت و لێی زیاد کات. ئەگەریش ئینسان خراپەیەکی هەبوو بێ لەو ساڵەدا خوا پەنامەندات، ئەوە پێویستە تەوبەی لێ بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. دووهەمیان پێویستە بڵێن ئەو سەری ساڵی هیجریە لە چیەوە هاتووە و چۆن هاتووە، و ئەو دەرس و پەندانەی کە لەو هیجرەتەدا بۆ ئێمە هەیە چین، و ئینسان چی فێر دەبێت لە هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاندا. ئەو ساڵە هیجریە لە چیەوە هاتووە و چۆن هاتووە و چۆن ناونراوە. لە سەردەمی ئیمامی عومەرا ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، نامەیەکیان بۆ هێنا کە نامەی دادوەری بوو کە دەبێت پیاوێک قەرز بداتەوە بە کەسێک لە مانگی شەعباندا. ئیمامی عومەر پرسی کام مانگی شەعبانەی کام ساڵە، هی ئەو ساڵ یاخۆ هی ساڵی ڕابردووە. بۆیە لەوەوە بیریان کردەوە، وتیان با تەقویمێک ڕۆژمێرێک دابنین کە ساڵەکانی تێدا دیاری بکرێ بۆ ئەوەی بزانین ساڵەکە چه ساڵێکە و ساڵی چەندە. مسلمانان بیریان کردەوە و ڕاوێژیان کرد لەگەڵ یەکتر. ئیمامی عومەر مسلمانانی کۆ کردەوە، چەند ڕایەکیان وت کە چه ساڵێک دابنێن و چه تەقویمێک بە ناوی چیەوە دابنێن و لە چیەوە حیسابی بکەن، تاوەکو دواتر هەندێکیان پێشنیاری ئەوەیان کرد کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکرێ بە سەرەتای ساڵی هیجری. بۆچی؟ چونکە گوتیان کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەق و ناحەقی لێک جیا کردەوە. بۆیە ڕایان هاتە سەر ئەوە، و ئیمامی عومەریش ئەوەی پەسەند کرد لە کۆچی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دابنرێت بە ساڵی هیجری، بە تەقویمی هیجری، و مانگی محەڕەمیش بە سەرەتای دابنرێت. چونکە مانگی محەڕەم هەر لە سەرەتاوە یەکەم مانگ بووە، و هەروەها دووەمیشیان لە مانگی محەڕەمدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامادەکاری کردووە بۆ کۆچ بۆ مەدینە. بۆیە بڕیاریاندا ئەو ساڵە ببێتە تەقویمی هیجری. ئێستا ئێمە لە بەردەم ساڵێکی تازەدان کە ساڵی 1445. بۆیە پێویستە لێرەوە بڵێن دەرس و پەندەکانی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵان بۆ ئێمە چین. یەکەم لە دەرس و پەندەکانی ئەو هیجرەتەیە دوای ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاندا کۆچ دەکات، یەکەم دەرس و پەندی بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە فێر دەبین لەو کۆچەوە سەلامەتی دین لە هەموو شتێک گەورەترە. قوربانیدان لە پێناوی دیندا شتێکی حتمی و پێویستە. ئینسان دینی سەلامەت بێ لە هەموو شتێک باشترە. ئینسانی مسلمان قوربانی دەدا بۆ ئەوەی کە دینەکەی سەلامەت بێت.
هەرچی مەسلحەتێکی دیکەی بڕوا تەنها دینەکەی سەلامەت بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە کۆچ دەکات ئەو فەرمایشتە دەفەرمێ والله ئینەکە لە خەیر ئەرض الله، سوێن بەخوای پەروەردگار ئەو مەککەیە خۆشەویستترین و چاکترین زەویە و خۆشەویستترین زەویە لە لام، ئەگەر دەریان نەکردمایە بەڕاستی ئەو خاکە پیرۆزەم جێ نەدەهێشت. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پەرۆشی خاکی خۆی بوو، زۆر پەرۆشی ئەو شوێنە پیرۆزەی بوو، بەڵام ناچار بوو لە پێناو خوای پەروەردگاردا کۆچ کات بۆ ئەوەی لەوێ بتوانێت دادپەروەری بچەسپێنێت و شەریعەتی خوای پەروەردگار بچەسپێنێت. ئەبوو سەلەمە یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە کۆچ دەکات لەگەڵ خێزانەکەی و منداڵێکی گچکەیان دەبێت سواری وشتر دەبن بۆ ئەوەی کە کۆچکەن بۆ مەدینە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە لەو کاتەیەدا کە خزمەکانی خێزانی ئەبوو سەلەمە دەبینن کە خەریکە کۆچ دەکات دەڵێن کاکە بۆ خۆت دەڕۆی قەیناکە، بەڵام ئێمە ڕێگە نادەین کچەکەمان بێ لەگەڵتدا، دەتەوێت کۆچکەی وچەکەی ئێمەش ببەی لەگەڵ خۆت ڕێگەی پێ نادەین، بۆیە خێزانەکەی لێ دەسەنەوە. ئەنجا خزمەکانی ئەبوو سەلەمەش کە ئەوە دەزانن دەڵێن ئێمەش مادام وایە ڕێگە نادەین منداڵەکەمان لە لای ئەو خێزانە و ئەو دایکەی بێت، مادام خزمەکانی خێزانەکەی ڕێگە نەدەن خێزانی بڕوات لەگەڵ پیاوەکەی، ئێمەش ڕێگە نادەین منداڵەکەی لەگەڵیدا بڕوات. دەڵێ منداڵەکەیان ڕادەکێشا هەر یەکێک لە خزمەکانی پیاوەکە و ئافرەتەکەی تاوەکو ئەو منداڵە ساوایە قۆڵی دەرچوو. ئەنجا خزمەکانی پیاوەکەی منداڵەکەیان بردەوە لای خۆی، خزمەکانی ئافرەتەکەیان بردەوە لای خۆی. ئەبوو سەلەمە بەتەنیا کۆچی کرد بۆ مەدینە، منداڵەکەی لەلایەک لە شوێنێک منداڵێکی ساوا و گچکە، خێزانەکەشی لە شوێنێک لە پێناوی خوای پەروەردگاردا کۆچی کرد. نەیوت کاکە دەگەڕێمەوە مادام خێزانەکەیان لەسەرمەوە و منداڵەکەیان لەسەرمەوە، لە پێناوی خوای پەروەردگاردا هەموو قوربانیەک دەدات، بە تەنیا کۆچ دەکات تاوەکو ساڵێک منداڵەکەی لە لای خزمەکانی دەبێت و خێزانەکەشی لە لای خزمەکانی خۆی دەبێت، واتە خزمەکانی ئافرەتەکەی. دوای ساڵێک ئومو سەلەمە دەگێڕێتەوە دەفەرمێ هەموو ڕۆژێک دەگریام بۆ ئەوەی کە منداڵەکەم بدەنەوە و کۆچکەم بۆ لای پیاوەکەم بۆ مەدینە، بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ شاری پێغەمبەر، تاوەکو دوای نزیکی ساڵێک بەزەییان پێدا هاتمەوە وتیان بڕۆ بۆ لای پیاوەکەت قەیناڕێت دەدەین. ئەنجا خزمەکانی پیاوەکەش منداڵەکەیان دامەوە، دەفەرمێ بەتەنیا سواری حوشتر بوو بەرەو مەدینە بەڕێکەوت. ئافرەتێک بەتەنیا، پیاوەکەی ساڵێکە ڕۆیشتووە، منداڵ و ئافرەتەکەی لێی دوورە، لە پێناوی خوای پەروەردگاردا تەحەمولی هەموو ئەزەت و ئازارێکیان دەکرد. ئێمەش فێر دەبین ئینسانی موسڵمان فێر دەبێت کە سەلامەتی دینی لە هەموو شتێک گەورەترە. ئینسان کە دینی سەلامەت بوو لە پێناوی خوای پەروەردگاردا ئامادەیە هەموو قوربانیەک بدات. سوهەیبی ڕۆمی یەکێکی دیکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە خەریک بوو کۆچی دەکرد بەڕێکەوت بێباوەڕان ڕێگەیان پێگرت، گوتیان کاتێک کە هاتیە ناو ئێمە هیچ ماڵ و سامانێکت نەبوو، ئێستا دەتەوێت خۆت و ماڵەکەت بڕۆی و دەرباسبی بۆ لای محەممەد بڕۆی و کۆچکەی، نایەڵین بڕۆی. ئەنجا دامەزرا بۆیان، بەڵام پێشنیارێکی بۆ کردن، وتی ئایا ئەگەر ماڵ و سامانەکەم بۆ ئێوە بێت واز لە ماڵ و سامانەکەم بێنم ڕێگەم دەدەن کە بڕۆم؟ وتیان ئەگەر ماڵ و سامانەکەت بەجێ بەڵێ قەیناکات. وتی هەموو ئەو ماڵ و سامانەی کە لە مەکە هەمە بۆ ئێوە، تەنها ڕێگەم بدەن کە کۆچکەم بۆ مەدینە. ئەنجا کاتێک گەیشتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەواڵە، پێغەمبەر فەرمووی ڕەبیح سوهەیب، بەڕاستی سوهەیب قازانجێ کرد. کاتێکیش کە سوهەیبی ڕۆمی بینی، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڕاستی بازرگانیەکەت قازانجی کرد، بەڕاستی بازرگانیەکەت قازانجی کرد، قازانجت کرد، خوای پەروەردگار پاداشتە دەداتەوە. تەماشاکەن ئەوان وازیان لە ماڵ و سامانەکەیان دەهێنام بۆ ئەوەی کە دینەکەیان سەلامەت بێت، بۆ ئەوەی کە تەنها قوربانی بدەن لە پێناوی خوای پەروەردگاردا، بۆ ئەوەی دینیان دەرباز بێ و دینیان سەلامەت بێ، وازیان لە ماڵ و سامانەکەی خۆیان دەهێنا. بەڵێ پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم کۆچیان کرد بۆ ئەوەی کە دینیان سەلامەت بێت و شەریعەتی خوای پەروەردگار بچەسپێنن. بەڵام ئەوڕۆ زۆر مسلمانی وا هەیە دینەکەی دەکاتە قوربانی ئیمتیازێکی دنیایی،
پێی زۆر ئاساییە کە لە پێناو ئیمتیازێکی دنیایی واز لە دین و مەبدەئەکەی بێنێت، واز لە بیر و باوەڕەکەی بێنێت لە پێناو چیدا؟ لە پێناو ئیمتیازێکی کەمی دنیاییدا. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یەبیع دینەه بعرض من الدنیا، دینەکەی بە شتێکی زۆر کەمی دنیا دەگۆڕێتەوە. دەبێت لە خۆمان بپرسین هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان ڕۆیشتن بە تەنیا ماڵ و سامانیان بەجێهێشت بۆ ئەوەی کە دینەکەیان سەلامەت بێت. ئێمەش دەبێت لەوە فێر بین بەڕاستی سەلامەتی دین لە لای ئینسانی مسلمان لە هەموو شتێک گەورەترە. دووهەم لە دەرس و پەندەکانی هیجرەت ئەوەمان فێر دەکات کە ئینسانی مسلمان دەبێت ئەمانەت پارێز بێت، دەبێت سەرمەشقی لە پێغەمبەری خوا وەرگرێت صلی الله عليه وسلم. تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە کۆچ دەکات هەندێک لە ماڵی بێباوەڕانی لەلایە، ئیمامی عەلی لە شوێنی خۆی جێ دێڵێ بۆ ئەوەی کە ئەمانەتەکان بداتەوە کەسانی بێباوەڕ، ئەو کەسانەی بڕواشیان پێی نەبووە بەڵام ماڵ و سامانەکەیان لە لای محەممەد دادەنا، چونکە دەیانزانی هیچ کەسێک لە محەممەد ئەمین و دەست پاکتر نییە. ئینسانی مسلمان ئەمانەت پارێزی فێر دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم خیانەتی لە ماڵی کەسانی بێباوەڕیش نەکرد. دەبێت ئێمەش لەوە فێر بین کە ئەمانەت پارێز بین. ئەوڕۆ ئینسانی وا هەیە نەک ماڵی بێباوەڕ ماڵی مسلمانی بکەوێتە دەستێ، هەرچی بکەوێتە دەستێ سێ و دووی لێ ناکات. دەبێت فێر بین کە ئینسانی مسلمان یەکێ لە سیفەتە هەرە گەورەکانی بریتیە لە ئەمانەت پارێزی. بۆیە ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆربەی ئەو خۆتبە و وتارانەی کە بۆ ئێمەی دەفەرموو ئەو فەرمایشتەی ئاماژە پێدەکرد. چی ئاماژە پێدەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ دەیفەرموو لا ئیمانە لیمن لا ئەمانەتە لە، خەڵکی ئاگادار بن ئەو کەسەی کە ئەمانەت پارێز نەبێ بەڕاستی ئیمانی تەواو نییە. ولا دینە لیمن لا عەهدە لە، دینداری ئەو کەسەش تەواو نییە کە عەهد و بەڵێنی نەبێت. لە زۆربەی وتارەکانە ئەنەس دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو وتارەیە ئەو فەرمایشتەی بۆ ئێمە دووبارە دەکردەوە. ئێمەش لەوەوە ئەمینداری و دەستپاکی فێر دەبین و پابەندی بە عەهد و بەڵێن و پەیمان فێر دەبین. ئەنجا لەوەوە تێدەگەین کە بەڕاستی بێباوەڕان هەمیشە هەڵوێستەکانیان دژ بەیەک بووە، هەمیشە لە درۆ و دەلەسەدا بوون، هەمیشە ئەوەی کە دەیڵێن لە دڵەوە قەنەعاتیان پێی نییە. بۆچی؟ چونکە بێباوەڕان دەیانوت محەممەد شێت بووە، محەممەد جادوگەرە، ئەو قورئانەی بۆ خۆی هێناوە، دەیانوت کاهینە، کەچی تەماشا دەکەی ماڵەکەشیان بۆ ئەوەی پارێزراو بێ لە لای محەممەد دایدەنا. کەسی لە محەممەد ئەمینتر دەستیان نەدەکەوت. ئەوانەی کە شوێنیان کەوت بوون دەیانزانی کەسانی زاڵم و ستەمکار و بێدینن، دەیانزانی سەڵ لە خواردنی ماڵی هیچ کەسێک ناکەنەوە، ماڵەکەیان لە لای محەممەد دادەنا کەچی بڕاشیان بە محەممەد نەبوو. جا تەماشاکە ئینسانێک کە شێت بێت، ئینسانێک کە جادوگەر بێت والعیاذ بالله، ئایا تۆ بۆ ماڵەکەی خۆتی لەلا دادەنێ بۆ ئەوەی کە پارێزراو بێت؟ دەی بەڕێزان ئەوەمان پێ دەڵێت، ئەوەمان تێدەگەێنە و فێر دەکات. بێباوەڕان هەمیشە هەڵوێستەکانیان دژ بەیەک بووە، قسەکانیان دژ بەیەک بووە، هەمیشە لە درۆ دەلەسەدا بوون. تەماشا دەکەی زانیویانە لە دڵەوە ئەو محەممەدە صلی الله عليه وسلم پاکترین ئینسان و چاکترین ئینسان و ئەمینترین ئینسانە، بۆیە ماڵ و سامانەکەیان لە لای ئەو داناوە. دەی ئەوڕۆژ زۆر کەس دەزانێت کە بەڕاستی مسلمانان لە هەموو کەسێک دەست پاکتر و ئەمینترن، دادپەروەرترن. ئەگەر ماڵ و سامانەکەیان بە کەسێک بسپێرن، خاو خێزانیان بە کەسێک بسپێرن، دەزانن ئەوەی کە مەشروب خۆر و ئەوەی کە بێدینە و ئەوەی کە زاڵم و ستەمکارە بە کەڵکی ئەمین و ئەمانەتی نایێت. هەر مسلمانەکەیە بە کەڵک دنیا و قیامەت دێبرام. بۆیە خوای گەورە دەفەرمێت چی؟ قد نعلم إنه ليحزنك الذي يقولون، أي محمد صلى الله عليه وسلم ئێمە دەزانین ئەوەی کە بێباوەڕان دەربارەی تۆ دەیڵێن کە بوختانت بۆ دەکەن، کە ناپاکی دەدەنە پاڵ، کە دەڵێن ئەوە شێتە و کاهینە و نازانم چییە و ساحیرە، دەزانین ئەو قسانە ئەزیەتت دەدەن. بەڵام بزانە فإنهم لا يكذبونك، بەخوا ئەوە مەسەلەکە ئەوە نییە، ئەوانە با تۆ بە درۆ نازانن، ئەوانە دەزانن ئەتۆ ئەمینترین کەسی. بەڵام ولكن الظالمين بآيات الله يجحدون، ستەمکاران ئینکاری ئاەتەکانی خوای پەروەردگار دەکەن، بڕوایان بە ئاەتەکانی خوای گەورە نییە، بڕوایان بە ئیسلام نییە، ئەگەر نادەزانن ئەتۆ دەست پاکترین و ئەمینترین و دادپەروەترین ئینسانی لەسەر زەوی.
ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم کە دەستپاکی و ئەمینی فێری ئێمە دەکات لە کاتی کۆچی شاخیانەت لە ماڵ و سامانی هیچ کەسێکدا ناکات. سەیەم لە دەرس و پەندەکانی هیجرەت ئەوەمان فێر دەکات کە سەرخستنی ئیسلام پێویستی بە بەرنامەڕێژی هەیە. کاروباری مسلمانان پێویستی بە ڕێکخستنێک و پێویستی بە چۆن دەڵێ سەروبەرێک هەیە. کاروبار بە فەوزا بەڕێوە ناچێت، پێویستی بە بەرنامەڕێژی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆچ دەکا هەر یەکسەر بەڕێ ناکەوێت. ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ لە کاتی گەرمادا پێغەمبەر هات بۆ ماڵمان زانیم کە شتێک هەیە کە جاران لە بەیانیان و ئێواراندا دەهات، بەڵام ئەو ڕۆژەی کە ڕێگای پێدا بوو کە کۆچکات لە کاتی گەرمادا هات بۆ ماڵمان زانیم کە شتێک ڕووی داوە، کە فەرمووی خوای پەروەردگار ڕێگەی پێداوم کە کۆچکەم. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کۆچ دەکا بە شەو دەردەچێت بۆ ئەوەی بەرنامەڕێژیەکی جوان کات، دەچێتە ئەشکەوتی سەور کە بە پێچەوانەی ڕێگای مەدینە بووە بۆ ئەوەی کە بێ باوەڕان نەزانن و هەروەها پێی نەزانن و شوێنەکەی نەزانن. ئەنجا ئەسمای کچی ئەبوبەکر نان و ئاوی بۆ دەبردن. ئیمامی ئەبوبەکر شوانێکی هەبوو ڕۆژانە مەڕەکانی بە شوێن پێیەکانی ئەواندا دەهێنا بۆ ئەوەی شوێن پێیەکانیان دیار نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ شەو لەو ئەشکەوتەیە دەمێنێتەوە. ئەنجا کەسێک بەکرێ دەگرن بۆ ئەوەی کە ڕێگایان پێشاندات. ناڵێ بە هەر یەکسەر بە ڕێگا بکەم و یەڵا بەتەمەخوا، هەموو هۆکارەکان بەدەستەوە دەگرێت، بەرنامەڕێژیەکی جوان و ڕێک و پێک دەکات. ئەوە پێمان دەڵێ سەرخستنی ئیسلام پێویستی بە ڕێکخستنێکی تەواو هەیە، پێویستی بە بەرنامەڕێژی هەیە، پێویستی بە سەروبەر هەیە. کاروباری مسلمانان بە سەروبەر و ڕێکخستن نەبێ بەڕێوە ناچێت، هیچ کارێک بە فەوزایی بەڕێوە ناچێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواوی هۆکارەکان بەدەستەوە دەگرێت، ئەنجا بە تەمای خوای گەورە بەڕێ دەکەوێت و دوعا دەکات تاوەکو خوای پەروەردگار دەیگەیەنێتە شوێن خۆ هەروەها سەری دەخات. چوارەم لە دەرس و پەندەکانی کۆچ ئەوەیە کە بڕوامان بە موعجیزەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، چونکە چەند شتێک ڕوویدا لەو کۆچەدا بەڵگە بوو لەسەر موعجیزە و لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو ئەشکەوتەیەدا بە فەرمانی خوای گەورە و بە ئیزنی خوای پەروەردگار و بە ڕەحمی خوای گەورە بێباوەڕان لەناو ئەشکەوتەکەدا لە لای ئەشکەوتەکە بوون، بەڵام پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکریان نەبینی. ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ ئەگەر تەماشای قاچی خۆیان بکردە ئێمەیان دەبینی. جاڵجاڵۆکە زارکی ئەشکەوتەکەی تەنی بوو، وتیان دیارە کەسی تێدا نییە، گەڕانەوە نەیان بینین. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا تحزن إن الله معنا. کاکە خەمبار مەبە، خوای پەروەردگار لەگەڵماندایە. خوای گەورە لەگەڵ کەسێکدایە کار ئاسانی بۆ دەکات کە بەندەی خوای گەورە بێ و لە پێناوی خوای پەروەردگاردا هەوڵدات. ئەوە موعجیزەیەک بووە. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگادا لە ماڵی ئافرەتێک لا دەدەن کە ناوی ئوم مەعبەد بوو، کە مەڕ و ماڵاتیان هەبوو. یەکێک لە مەڕەکان لەبەر لاوازی و کەزی و بێتاقەتی لە ماڵەوە گێڕا بوویانەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو مەڕە شیری تێدایە بۆمان بدۆشی. فەرمووی نەخێر قوربان، ئەوە لەبەر لاوازی گەڕامانەتەوە، هیچ شیر و شتی تێدا نییە. پێغەمبەر فەرمووی ئایا ڕێگەم دەدەی بیدۆشم؟ بە فەرمانی خوای گەورە دەستی بە گوانەکانی داهێنا، ئەو مەڕا گوانەکانی پڕ لە شیر بوو. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەستی مبارەکی ئەو مەڕە دەدۆشێت کە خۆی و ئیمامی ئەبوبەکر و کەسێکیش کە ڕێگای نیشان دەدا لەگەڵیاندا بوو. ئەنجا ئەوانەی کە لەو ماڵەش بوون هەموویان تێریان خوارد لە شیری ئەو مەڕە کە شیری تێدا نەبوو. ئەو موعجزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر. بە فەرمانی خوای پەروەردگار کاتێک دەستی پێدا دێنێ گوانەکانی پڕ لە شیر دەبێت. یەکێکی دیکە لەو موعجیزانە سوڕاقە پێش ئەوەی کە مسلمان بێت، بێباوەڕان گوتیان هەر کەسێک پێغەمبەر و ئەبوبەکر بگرێت 100 وشتری بە دیاری پێدەدەین، بە کوژراوی یاخۆت بە بەندکراوی بۆمان بێنێت 100 وشتری لە بەرامبەردا پێدەدەین. کاتێک کە ڕۆیشتن و کۆچیان کرد، سوڕاقە دەڵێ لە دڵی خۆم داوتم با یەکسەر بەبێ دەنگی بڕۆم بەشک و 100 وشترەکە دەستخەم. دەچێ شوێنی پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکر دەکەوێت سواری ئەسپەکەی دەبێت بە تموحی ئەوەی کە بتوانێت دەستگیریان کات. بەڵام کاتێک لە پێغەمبەر نزیک دەبێتەوە صلی الله عليه وسلم، دەڵێ ئەسپەکەم یەکسەر بە زەویدا ڕۆچ و خوارەوە توانای هیچی نەما. زانی کە ئەوە موعجزەیە، زانی ئەو محەممەدە خوای پەروەردگاری لەگەڵە، ئەو پێغەمبەری خوایە دەیانزانی، بەڵام لەبەر تەموحی دنیا چاویان کوێر ببوو. بۆیە پەنای بەو پێغەمبەر بەر صلی الله عليه وسلم کە یارمەتی بدا ئەسپەکەی بێتەوە دەرەوە.
دوای ئەوە کە پێغەمبەر هاوکاری دەکات ئەنجا پێشنیاریان بۆ دەکات کە کەل و پەلەکەی خۆیان بۆیان بەجێبێڵە و پێی بدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەری ناگرێت، بەڵام دەفەرمێت تەنها ئەوە لە لای کەس باز مەکە ئەگەر ڕۆیشتیەوە. کاتێک کە دەچۆوە گەڕایەوە سوڕاقە بە نائومێدی گەڕایەوە ئەنجا دیفاعی لە پێغەمبەر دەکرد. هەر کەسێک پرسی بای ئایا پێغەمبەر و ئەو بەکرت نبینیوە دەیوت کاکە لێرەوە مەڕۆ من ڕۆیشتم بەخوا کەسی لێ نییە. ئەوجە دیفاعی لە پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم. ئەوەش معجزەیەکی ئەو پێغەمبەرەیە، بەڵگەی پێغەمبەرایەتیە. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوای پەروەردگاری لەگەڵا. دەبێ ئێمەش بڕوامان بەو معجزانە هەبێت کە ئەوانە لە کۆچی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕۆیان داوە. پێنجەمین و کۆتا هەمین لە دەرس و پەندەکانی ئەو هیجرەتە، ئایا ئێمە چۆن بەشداری هیجرەت بکەین؟ ئەوە بەشداری بکەین کە واز لە گوناه و تاوان بینین و کۆچکەین لەو شوێنەی کە گوناه و تاوانی لێیە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب. ئەو کەسێک کە کۆچ دەکا مهاجیر کێیە؟ ئەو کەسەیە کە واز لە گوناه و تاوان دێنێت، ئەو کەسەیە کە پشت لە گوناه و تاوان دەکا و گوناه و تاوان بەجێ دێڵێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەش مهاجرە، کۆچی کردووە لە گوناه و تاوان، گوناه و تاوانی بەجێ هێشتووە. بۆیە خوای گەورە دەفەرمێ والرجز فهجر، ئەی ئینسانی مسلمان گوناه و تاوان بەجێ بێڵە، واز لە گوناه و تاوان بێنە و پشت لە گوناه و تاوان کە. کەواتە بەشداری کردنی کۆچ بۆ ئێمە ئەوڕۆ بەوە دەبێت کە واز لە گوناه و تاوان بێنین و پشت لە گوناه و تاوان کەین. ئەنجا پشت لە ئینسانی خراپ کەین، پشت لە شوێنی خراپ کەین. خوای گەورە دەفەرمێ واصبر على ما يقولون، ئارام بگرە لەسەر ئەوەی کە ئەوانە دەیڵێن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی مسلمان وهجرهم هجرا جميلا. ئەنجا وازیان لێ بێنە بە واز هێنانێکی زۆر جوان و پشتیان تێکە. واز لە ئینسانی خراپ بێنە، واز لە شوێنی خراپ بێنە. ئاوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. مانایەکی دیکە هیجرەت بۆ ئێمە ئەوەیە کە دڵمان هیجرەت کا بۆ لای خوای پەروەردگار، ئەوەیە بەدڵ بچین بۆ لای خوای پەروەردگار، ئەوەیە بەدڵ لەگەڵ خوای گەورە دابین، ئەوەیە چی خوای گەورە پێی خۆشە ئەوە بکەین. ئەوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله. ئەو کەسەی نیاز و مەبەستی خوای گەورە بێت بۆ لای خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچکە، دیارە کۆچەکەی بۆ لای خوا و پێغەمبەرە خوای گەورە لێی وەردەگرێت. یەکێک لە مانا و مەبەستە هەرە گەورەکانی کۆچ ئەوەیە کە دڵمان بۆ لای خوای پەروەردگار بچێت، ئەوەیە کە پشت لە گوناه و تاوان کەین، ئەوەیە کە پشت لە شوێنی خراپ کەین، بەرەو خوای پەروەردگار و دینی خوای گەورە بڕۆین. ئەوەی پێغەمبەر لەسەری بووە صلی الله عليه وسلم ئێمەش لەسەر ئەوە بین. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت و ئەوەمان فێر دەکات هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵان تەنها گێڕانەوەی مێژوو نییە، بەڵکو دەرسوپەندی تێدایە بۆ ئێمە، بەڵکو حەق و نەحەقی لێک جیا کردەوە، بەڵکو زۆر ئاراستەی تێدایە بۆ ئێمە، دەرسوپەندی تێدایە. دەبێ ئێمە سەرمەشقی لەو پێغەمبەرە و لە کارەکانی ئەو پێغەمبەرە وەربگرین صلی الله عليه وسلم. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاترینەوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت بە ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیساب بکەی. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی کە کۆچکەین بۆ لای تۆ، بۆ لای دینی تۆ، بۆ لای سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوایە وامان لێ بکەی لەو سەری ساڵەدا واز لە گوناه و تاوان بێنین، واز لە شوێنی خراپ بێنین، دڵ و دەروونمان بۆ لای تۆ بێت. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش لێمان قبوڵ بکەی، خوایە ئەتۆش تەوفیق و هیدایەتمان دەی، خوایە لەسەر چاکە بمان ژێنی، خوایە لەسەر چاکە بمان برێنی و بە ئیمانەوە بمان ژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی. یا ڕەبی خوایە گیان لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی. یا ڕەبی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمان کەیەوە صلی الله عليه وسلم، بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب کەی، لەگەڵ ئەو محەممەدەدا کۆمان کەیەوە لە بەهەشت صلى الله عليه وسلم. وامان لێ بکەی کە هەمیشە سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرین، شوێن سنەتی ئەو پێغەمبەرە بکەوین صلى الله عليه وسلم. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.